میوانێکی دیکەم هەیە مامۆستا خسرۆجاف دەتوانین بڵین پەیکەرتاش نووسەر ڕۆمانووس شاعیر سیاسەتوان زۆر شتی دیکە بۆ مامۆستا هەیە کە پێی بڵین مامۆستا بەخێربی خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتانم مامۆستا ئەوەندەی چاوتان بە پێشانگاکە کەوتە ئەمڕۆ بۆ چونتان لەسەر تەواوی پێشانگاکە لەسەر ناونیشانەکانی کتێبەکان چییە؟ ڕاستت بێ من هێشتانە گێزماخی ناو تەواو نەکردووە پێشەکەم نەکردووە با لە ئیسەوە ناتوانم حکوم بدەم بەڵێ با چەرخەڵەیە بکەم ئەو کاتە دەتوانم ڕێی خۆم بڵێم بەڵام هەر بە خەڵکەکە دیارە کەوا کتێبی ئیسلامی زۆرترە لە کتێبی غەیری ئیسلامی پێت وایە کتێبەکان زۆرن یان ئەوان خۆیان زۆرن و بە دوایی خوێندنەوەی ئاگەڕێن زۆرتر ئەو دارن نەشرەکان کە ئیسلامین گرنگیە دەنە پێشەنگا وەک حاڵەت مەڵک لە کوردستان لە تەواوی دنیا لە تەواوی دنیا مؤسساتی ئیسلامی چاوەچاوی ئەوە دەکات لەکوێ پێشەنگایەکی ڕۆشنبیری هی کتێب هەبێ ئەوان بۆی دەچن بۆ خەڵکەکەیش کتێب زۆرتر ئەکرێ کەوا زۆرتریان ئیسلامین و من دیومە لە پێشەنگای پێشوە بە پیکاپ کتێبیان کردیوە و بۆیە لەو قەنەعەتام کەوا پاڵپشتێکیان هەیە بۆ کتێب چەندن کابرایەکی گەنجێکی کوردی هەژار بە زەحمەت دەتوانێت کتێب بکرێ ئەو بەجارە پیکابێک ئەکرێ خۆب ئەو پارەی لەکوێ پێتان وانی ئەوانیش خۆیان زیاتر بە دوای معریفە و خوێندنەوەیە گەڕێن ئەوەی سەرباقی ئەوان زۆرتر ئەخوێندنەوە لە غەیری ئیسلامی و بەداخەوە ئەوڕۆ زۆربەی زۆری ئودەبا لە ساڵێکا کتێبێک ناخوێنێت یەک ساڵە هۆکاری چی مامۆستا؟ هۆکاری ئەم ئامێرە تازانەیە وازانێ باو باپیرانی ئێمە ئامێرانەی دروست کردووە کەکەوە تۆ ئەم ئامێرانە لە ئەوروپا و ئەمریکا و دنیای پێشکەوتوو تێگەیشتووە گەیشتۆتە ئێمە بۆ ئەڕۆیتە پایتەختەکانیان لە باخچایە کتێب بخوێنێتەوە لە ترامایە کتێب خۆیان داهێناوە بەڵام هەر بەردەوامن لە خوێندنەوە بەردەوامن لە خوێندنەوە یعنی زانیاری یعنی زانست یعنی تێگەیشتن یعنی پێگەیشتن ئەم ئامێرانە ڕووکەشە و زۆری لە بیرەچی ئەلعان مەسەلەن سەقافەتێکی ئامێری لە کوردستانە هەیە زۆربەی زۆری ئەو کەسە بدەن لە سیروان پیان تەر نابێت سەقافەت ئەوەیە کە تۆ لە کتێبێک کۆ کتێبێکی خوێنیتەوە ئەو کتێبە تۆ دەستنیشانێکا بڵێ کتێبێکی تر بخوێنیتەوە ئەمە سیستەمی خۆدنەوەیە زنجیرەیە کە یەک بە دوای یەکە پەیوەندە بەداخەوە ئەوڕۆ لە وڵاتی منە خۆدنەوە زۆر کەم بۆتەوە زۆر بەڵ مامۆستا من لە سەرەتایە کە ناوی بەڕێستانم هێناوتم پەیکەرتاشن سیاسەتوانن نووسرن ڕۆمانووسن خۆتان زیاتر لە کامیانە خۆتانە بیننەوە ینی بە کام بوارەیان زیاتر دەتوانین بڵێین خەسڵای خۆم لە ناو خەڵکا بینم زۆرتر ئەوانەی وا جەنابەت وتە بەڵێ خسڵەتی منە بەڵام ئەوە زۆرتر بۆ خۆمە چون ئەو بوارانە زۆر خەڵکی ئێستا زۆر کەم نیازی پێیەتی مەسەن پەیکەر لە وڵاتی چرا تۆ ملیۆنان دەدەنێ پەیکەرێ بکەیت لە وڵاتی منە بێ ڕجا بکەم لە تۆ کە پەیکەرەکەم لە جێگەی کاتانە فەرقی زۆرە زۆرە مەسەلەکە فەرهەنگە خۆ زۆر نییە فەرهەنگ خۆی دنیای پێشکەوتوو تێگەیشت و دەبا بەڕێگەوە ئێمە ئەدعامان هەیەکەوە فەرهەنگەکەمان پێگەیشتووە ئەگەر ئەم ئەدعامان هەبێ ڕەنگە لەگەڵ خۆمانە ڕاست ناکەین مشکلە ئەوەیە من لەگەڵ تۆ ڕاست نەکەم ڕەنگە حسابێکی تر بێ بەڵام مشکلەی ئێمە لەگەڵ خۆمان ئاڕاست وەختێک ئینسان لەگەڵ خۆیان ڕاست نەکە گرفتی نەتەوایەتیە ئەمە گرفت ئێمە لەم گرفتە هاین ئێستا بەچی ڕزگارمانە بێ لەم گرفتە بەچی ڕزگارمانە بێ لەو گرفتەی تۆ باسیەکەی واقعیەت
يعني دابنين بواقع واقعيت دان بواقعيتها بنين واقعيت سيد بعربة كان سيد المواقف واقعيته ويك تقبلي كي أما واقعيت قبول ما كي خب قامتشي وزور نابي أبي عاسي فكري إنساني أم قناغا هر شون يبي هنگاوی برواسه پیرسل من بینم که الان استا دنیای روشنبیری لبیر کراوه به همون نوعه حتی ادبا لبیری کردوه اما گرفتێکی کاریگەری لەسەر داهاتووی هەر نەتەوەیەک پشتکردن لە خوێندنەوە و ڕۆشنبیری چییە؟ بێشک کتێب خوێندنەوە ئەسڵەن تا علمی بێت تا ئەدەبی بێت جوغرافی بێت فەلسەفی بێت هەرچی بێت چوار کەلیمەی لێ فێربی بەسە هەر لە هەر کتێبێ چوار کەلیمە فێربی ئەگەر بەردەوام بی ئەبینی دوای 5 ساڵ تۆ بووی بە کتێبخانەیەکی متەنەقل ماڵسەندە جار ئەڵێن کتێب مرۆڤ یاخیەکە ئەوە یاخیبوونە یان کتێب چی؟ مرۆڤ یاخیەکە هەندێک جار واڵێن ئەوە یاخیبوونە یانەوە تا تۆ ترەبیتە خاوەن بێکردنەوەیکی خۆت خاوەن بڕیاری خۆت وەکو هەمووی بیر ناکەیتەوە مامۆستا یاخیبوون دوونەوە بەڵ یاخیبوونی ڕوخێنەر هەیە یاخیبوونی سازنده هەیە بەڵ کتێب یاخیبوونە سازندەکە دروستەکە عاشقی یاخیبوونی سازندەم کەوا هەموو شتێ تۆڵێ من قبولی ناکەم ئیلا شتە باشەکان نەبێ ئەوەی کە پێم خراپێ لێت قبول ناکەم کەواتە ئەم یاخیبوونێکی سازندەیە ئەو میلەتە لەسەر یەک بوار لەسەر یەک هەنگاو ناڕا بەڕێەوە خەڵکانێک هەیە هەمیشە ناڵێ بەڵێ ئەڵێ نەخێر کەلیمەی نەخێر ئەگەر ڕوخێنەر بێ خۆ هیچ ئەمە ئەگەر سازندە بێ لێی گەڕێوا بڵێ نەخێر بۆ خۆی دنیایەکە عالەمێکە ئەمە تەنها خوێندنەوە دروستیەکە بەتاکید ئەوانەی کە زۆر بخوێندنەوە ئەگەنە کەلیمەی نەخێر هەرچی تۆ بڵێ من قبولی ناکەم إلا چاک نەبێ إلا قەناعەتی خۆم چاک نەبێت لێت قبول ناکەم هەر نەبێ لێ قبول نەکردن ئەوەیە کەوا ئەڵێم نەخێوانیە ئەمە خۆی دنیایەکە ئێمە ئێستا هان لە قۆناغی هیچە من پەیکەرێکم کردووە ناوی هیچە هیچ فرە لە شت بێگومان بەڵام تۆ لە یەکی بدەرەوە هیچ الآن هیچە بۆیە من بە حەقیقەت ناومێد نیم ئەم قسانە یەکەم لە ناومێدی نییە بەرعکس بە هوشیارکردنەوەی میلەتەکەی خۆمە عاشقی میلەتی خۆمم ئەوەی پێی بگەم و تێی بگەم دەیڵێم ئەوەی خۆتی زانی پێت خۆش هەمووی بیزانێ دەیڵێم کە خەڵکەکە تێبگە ئەم تێگەیشتە سەرمایە ئیشی منە کاری منە بواری منە کە من بێدەنگ نەبم بەرامبەر ئەوەی کە دەیزانم جا لەسەرەوە ساسا من لە ناومێدیم قسانە ناکەم بەرعکس ئومێدەوارێکی زۆر دەرباشم بە داهاتووی میلەتەکەم سپاس مامۆستا خەسرۆجاف پەیکەرتاش نووسەر ڕۆماننووس سیاسەتوان سپاس بۆ ئامادەبوونتان بۆ دەرفەتەی بێمەتاندا مامۆستا خۆشحاڵ بووم سپاس دەکەم هەر قەتی مامۆستا